سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان چوونە سەرەوەی نرخی هێڵی هەژاری لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەست بە سەرکردنی 12 شارۆمەندی کورد لە مێرسین کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە سیسەخت ناڕزایەتی خەڵکی بەلوچستان لە ئازگرانی قەبزی بەرق ئێدامەی ناڕزایەتی کارمەندانی زانکۆکانی کالیفۆرنیا و کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. درێژە هەواڵەکان چوونە سەرەوەی نرخی هێڵی هەژاری لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. سەرۆکی پێشووی ناوەندی توێژینەوەکانی تامین اجتماعی کۆماری ئیسلامی ڕۆژی چوارشەممە 16 جۆزەردان ڕاگەیاند لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا سەرانەی هێڵی هەژاری 3 هێندە هەڵکشاوە. بە پێی ئامارە تۆمارکراوەکانی ناوەندی توێژینەوەکانی مەجلیسی کۆماری ئیسلامی سەرانەی هێڵی هەژاری لە ساڵی 1402 بە نسبەت ساڵی 1400 3 هێندە زیادی کردووە. هەرچەند دەوڵەت ئەدعا دەکات کە وڵات گەشەی ئابووری بەخۆیەوە بینیوە، بەڵام ڕێژەیە و کەسانەی لەژێر هێڵی هەژاریدا دەژین کەمی نەکردووە و ئامارەکان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەستێنێت. بە وتەی کارناسانی ئابووری بەرنامەی گەشەپێدانی حوتەم یەکێک لە لاوازترین و ناکارامەترین بەرنامەکانی دەوڵەت لە بواری ڕفاهە و گەڵاڵەی بودجەی ساڵی 1403 زەرفەتی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەژاری نییە و حکوومەت هیچ سیاسەتێکی ڕفاهی و کۆمەڵایەتی کاریگەری لەو حەوزەیەدا نییە. ئازادی کاتی سێ بەندکراوی خەڵکی پیرانشار لە زیندانی نەغەدا. ڕۆژی چوارشەممە 16 جۆزەردان 3 شارۆمەندی خەڵکی گوندی گەردەبنی سەر بە پیرانشار بە ناوەکانی شوانە خزرنەژاد، ئەحمەد خزرنەژاد و ئۆمێد خزرنەژاد بە دانانی وەسێقە و بە شێوەی کاتی ئازادکران. بەیانی دووشەممە 2 ڕێبەندانی 1402 شوانە خزرنەژاد و ئەحمەد خزرنەژاد بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. هەروەها ڕۆژی شەممە هەفتی ڕێبەندانی 1402 ئۆمێد خزرنەژاد پاش بانکران بۆ ئێدارە دەسەڵاتی پیرانشار دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی نەغەدە گوازرایەوە. شایانی باسە کە هەر یەک لەو سێ هاوڵاتیانە بە دانانی وەسێقەی 2 ملیارد تمەنی لە زیندان ئازادکراون. دەست بەسەرکردنی 12 شارۆمەندی کورد لە مێرسین. لە چوارچێوەی لێکۆڵینەوەکانی دادستانی تورکیا لە پارێزگای مێرسینی سەر بە باکووری کوردستان ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان 12 شارۆمەندی کورد لە شارەکانی تەرسوس، گۆڵنار، ئاکێدینیز، تورلوسلار و یەنی شەهیر لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکراون. بە پێزانیاریەکان لەو 12 کەسە 5 کەسیان بە بارمتە ئازادکراون و 6 کەسیان بە تۆمەتی ڕێکخستن دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراون. هەروەها شارۆمەندێکی خەڵکی ڕۆژاوی کوردستان دەست بەسەر و ڕەوانەی کەمپی دیپۆرتیەکان کراوە. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە سیسەخت. نزیک بە 80 کرێکاری شارەداری سیسەختی سەر بە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری لە ساڵی 99 هەساویەوە تا بە ئەمڕۆ واتە 21 مانگە هەغدەستیان وەرنەگرتووە. ڕۆژی چوارشەممە 16 جۆزەردان کرێکارانی شاغەڵ لە شارەداری سیسەخت لە بەردەم ئەو ناوەندە کۆبوونەوە و خوازیاری پێدانی هەغدەستە دواخراوەکان و پەرداختی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تامین اجتماعی بوون. بە وتەی کرێکاران خاوەنکار بە بیانووی نەبوونی سەرچاوەی ماڵی هەغدەستەکانیان دوا دەخات و لەو ماوەیەشدا چەند شارەدار گۆڕدراوە و تەنیا بەشێک لە هەغدەستی خاکەلەوەی کرێکاران پەرداختکراوە. هەروەها هەغدەستی مانگەکانی ڕێبەندان و ڕەشەمەی ساڵی ڕابردوو تەنانەت جێژنانەی ساڵی 1403 هێشتا پەرداخت نەبووە و کرێکاران لە جۆخێکی زۆر خراپدا دەژین. ناڕزایەتی خەڵکی بەلوچستان لە ئازگرانی قەبزی بەرق. بە پێی راپۆرتی شالەکانی بەلوچ ئێجارەی بەرقی سیستان و بەلوچستان ماوەیەکە لە ڕێگەی دەرکردنی قەبزی ساختەی بەرق گیرفانی خەڵک تاڵان دەکات. بە پێی ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە
ئێدارەی بەرق نرخی قەبزەکانی تا ڕادەیەک زیاد کردووەکان ناڕەزایەتی مەئەمورانی نووسینی کۆنترۆڵیشی لێکەوتووەتەوە. بە وتەی مەئەمورانی ئێدارەی بەرق ڕێژەی مەسرف لەگەڵ ئەو نرخەی لە قەبزەکاندا نووسراوە یەک ناگرێتەوە و ئەو ناوەندە دەوڵەتیە بە ئاشکرا دزی لە خەڵکەکات. گواستنەوەی میلاد جەلیلی بۆ زیندانی تەورێز. ڕۆژی چوارشەممە 16 جۆزەردان میلاد جەلیلی هۆنەرمەندی بواری ڕەپ و خەڵکی تەورێز بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 8 مانگ زیندانی سەپێنجراو بەسەریدا دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە گوازرایەوە. ڕۆژی هەفتی سەرماوەزی 1402 میلاد جەلیلی لەلایەن ئێزاری سڵاتەوە دەست بەسەر و ڕۆژی نوێی ڕێبەندانی هەمان ساڵ بە دانانی وەستێقە ئازادکرا. ئەو هۆنەرمەندە ناڕازیە لەلایەن دادگای ئینقلابی تەورۆزەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام بە 8 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. پەسەندکردنی بڕیارنامەی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی دژ بە ئێران. شۆرای دەسەڵاتدارانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ڕۆژی چوارشەممە 16 جۆزەردان بڕیارنامەی پێشنیارکراوی سێ وڵاتی بەریتانیا، فەڕەنسە و ئاڵمان دژ بە بەرنامەی ئەتۆمی کۆماری ئیسلامی پەسەند کرد. ئەو ناوەندە دەوڵەتیە بە پەسەندکردنی ئەو بڕیارنامە جەوا لە کۆماری ئیسلامی دەکات کە وەڵامی پرسیارەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بداتەوە و ڕێگە لە چالاکی بازرۆزەکانی ئەو ڕێکخراوەیە نەگرێت. بە پێزانیاریەکان بیز ئەنجامی شۆرای دەسەڵاتدارانی ئاژانس دەنگی ئەرێنیان بەو بڕیارنامەیە داوە، چین و رووسیا دەنگی ناو، 12 وڵات دەنگی بێلایەنیان داوە. مانگرتنی کرێکارانی شرکەتی ئەمریکان ئایەرلاندز لە فڕۆکەخانەی شارلۆت. ڕۆژی چوارشەممە 16 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە شرکەتەکانی ئەمریکان ئایەرلاینز لە فڕۆکەخانەی شارلۆت لە وڵاتی دالاس دژ بە کەمی هەغدەست دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بەپێ راپۆرتەکان کرێکارانی بەشی خزمەتگوزاری فڕۆکەخانەی شارلۆت لە ڕۆژی سێشەممە دەستیان لە کارکێشایەوە و لە ناوەندی فڕۆکەخانە خۆپشاندانیان کردووە. بە وتەی کرێکاران ئەگەر دەوڵەتی فیدراڵ داخوازیەکانیان جێبەجێ نەکات دژ بە درێژە بە مانگرتن ئەدەن. کرێکاران خوازیاری زیادکردنی هەغدەست، نوێکردنەوەی گرێبەست، چاکسازی لە یاسای بیمە، کەمکردنەوەی هەزینەکانی دەرمان و وەلانانی جیاوازی ڕەگەزی لە نێوان پێرسۆنەلی شەرکەت بوون. ئێدامەی ناڕزایەتی کارمەندانی زانکۆکانی کالیفۆرنیا. ڕۆژی چوارشەممە 16 جۆزەردان کارمەندان، مامۆستایان و خوێندکارانی زانکۆکانی کالیفۆرنیای ئەمریکا بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە سەرکوتی ئازادی ڕادەربڕین ناڕزایەتیان دەربڕی. بەپێ راپۆرتەکان هەزاران کارمەندی زانکۆی UCLA لا کۆبوونەوەیەکدا پشتیوانی خۆیان لە مامۆستایان، خوێندکاران و کارمەندانی ناڕازی لە جنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە غەزە نیشاندا و سەرکوتی ئازادی ڕادەربڕینیان بە توندی مەحکوم کرد. هەروەها لە زانکۆکانی دیکەی ئەیالەتی کالیفۆرنیا کارمەندان و کرێکارانی هەموو بەشەکانی خزمەتگوزاری، بێهداشت، دەرمان و هیتر دەستیان لە کارکێشایەوە و هەندێک لە ناڕازیان لە نێو محەوەتەی زانکۆکاندا خێوەتیان هەڵداوە و مانیان گرتووە. دووە هەواڵ کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی چوارشەممە 16 جۆزەردان فڕۆکەکانی ئیسرائیل مەدرسەیەکیان لە ئوردوگای نەسیرات بردومان کرد و بۆ هۆیەوە 39 کەس گیانیان لەدەستا و دەیان کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی ڕابردوو وەزارەتی بێهداشتی فەلەستین ڕایگەیاند لە سەرەتای دەستپێکی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە تا بە ئەمڕۆ 36586 کەس گیانیان لەدەستاوە و 83074 کەسی دیکەش بریندار بوون. شاینی باسەکە ڕۆژی سێشەممەش لە سێ هێرشی دیکە بۆ سەر چەند ناوچەی غەزە 36 فەلەستینی بوونە قوربانی و 115 کەسی دیکەش بریندار ببوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.